السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتتان باش. باس و بابەتی ئەمڕۆ تایبەتە بە موچە. هەمووتان ئاگادارن کە باس لەوە کرائیدی کێشەی موچە چارەسەر بوو. کێشە و بابەتی موچە لە پرسە سیاسی و بابەتە سیاسیەکان دوورخرایەوە، لە چێشمە نێوان هەولێر و بەغدا دوورخرایەوە. گرفتێک لەسەر موچەی هێزە ئەمنیەکان هەبوو کە ئەویش دیارە بە حساب بە قسەی خۆیان چارەسەر بوو یا چارەسەر دەبێت. بەڵام ئەوەی کە جێی سەرنج و تێڕامانە ئەوەیە کە لێرە لە هەرێمی کوردستان دەبێ پێشی هەموو دەیمانجێک دەبێ لیست و قائمەی با بڵێن موچە لە هەرچی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بچێتە وەزارەتی دارایی. باشە 2000 بە سیدی دەچێت، طبعاً 2000 چۆن دەڵێ ڕێک دەخرێ. بە هەر حاڵ بەلانی کەم دەبێ پێشی 20 مانگ ئەم لیستانە بگاتە بەغدا. بەڵام فەرموو ئەمڕۆ 26 مانگە هەتا ئێستا لیستی موچە ڕەوانی بەغدا نەکراوە. طبعاً هەر کاتێکیش ڕەوانیکەن دووسێ ڕۆژی هەر پێدەچێ. ئەگەر بۆ نمونە ئەمڕۆ بینێرن لەوانەیە بە 4 ڕۆژی تر یاڵا ئەگەر موچەکە بێ. ئەمە دەپرسین ئەم خەمساردیە بۆ، ئەم لا مبالاتیە بۆ، لەبەرچی ئەوەندە خەمساردن لە ئاست ژیانی خەڵک. بۆ ناتانەوێت خەڵک خۆش بژی، بۆ ناتانەوێت خەڵک وەکو مرۆڤ وەکو مرۆڤێکی ئاسایی ئەم دنیاە بژی. لەم هەموو سەرەت و سامان و داهاتە زۆرەی کە لەم هەرێمی کوردستانە هەیە، لەم عێراقا هەیە، بۆ دەبێ هەموو مانجێک گرفت بۆ موچە دروست بکرێ. هەموو مانجێک کێشە و گرفتی تازە بێتەکایەوە. ئەوە بەدەر لەو کێشە و گرفتانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە، ئەوە بنزینە بەربڕەوە گران دەبێ، ئەوە کارەبایە دەبڕێ و بە یەک زاریشە داون دەبێ، دەڵێن بە سعاتێک دوایینتر دێتەوە دواتر زیاتر دەخایەنێ. یعنی بەڕاستی لە هەر شێوە سەیری بارودۆخی هەرێمی کوردستان دەکەی بەداخەوە جێگای داخە هەمووی. بۆیە من حەز دەکەم پەیوەندەکانی ئێوە وەربگرم و وەبزانم ئێوە ڕاتان چییە. کاک عیمران لە ڕۆڤیا، سڵاوی خوارد لێ بێم کاتت باش. ئەم کاتت باش بە قوربان. چۆنی باشی؟ تەوەرەکە ئێمە ئەوەیە دەڵێن بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچە ڕەوانی بەغدایە ناکە بۆی کە ئەم خەڵکە موچەی مانجی 6 وەربگرێ. من وەک پێشمەرگەیەک تەلەفۆنت دەکەم بڕۆی بەڕێز. باش بەخێر بێ سەر چاو. من هێشتا موچەی مانگی پێنجم نەگرتووە. ئەوە چەندین ئەوە مانگێک زیاترە لیست ناردووە لۆ حکوومەتی بەغدا، حکوومەتی ئیرانی لە حکوومەتی بەغدا. باڵێ ئەرێ شەرمە ئەنگوای حکوومەتی خۆتان تاوانبار دەکەن لۆ حکوومەتی بەغدا تاوانبار نەکەی برای بەڕێزم. کاک عیمران جان، کوردایەتی بکەم بەستە بەس. کاک عیمران جان، مداوڵە پێشمەرگەی هەرێمی کوردستان دەکەم کاناڵەکەتان بستێنێت، ڕێژەشتان بکە، شەرمەزارتان بکە لە کوردستان دەرچوونەنگە خێری. کاک عیمران قەشمەری نەگۆ قەشمەرن وەڵا قەشمەر. کاک عیمران بەخۆی دەرێت زەڕەتی تێدابی هەر ئەوەی لێ دەڕژێ. گلەیت لێ ناکەین، گلەیت لێ ناکەین. تەواو وەتوەر تعریفی خۆت کرد، وەکو خۆت وەکو شەخص تعریفی خۆت کرد، زیاتر ناڵێن. تەواو بەڕێزان بزانە تەمەشاکە، ینی بۆ نمونە ئێمە کە بەرگری لەو خەڵکە دەکەین، ئەو خەڵکەش هەیە بە حەقەت، ئەو نموزەزەش هەیە. تۆوەرە چەند مانگە مەعاشت وەرنەگرتووە، ئێستا لەوانەیە مۆبایلەکەی هەر ئەوەندە ڕەسیدەی تێدا بێت کە بای ئەوەندەی هەندێک زینەوی بە ئێمەدا. وەرە دیفاع لە خەڵکێک دەکەیت، پێی دەڵێ کاکە ئێمە خەمی ئێوەمانە، ئێمە دەمانەوێت ئێوە بەڕاستی یعنی حەقی خۆتان پێ بدرێ، مافی خۆتان پێ بدرێ. بەڵام دەبینین فەرموو ئەوە قسە دەکا و جوێن دەدا و کاک چێ؟ کاک کاروان لە هەولێر. بەڵێ کاک کاروان. بەڵێ بە قوربان. جانەکەم. بەڵێ گیان. بەڵێ کاک کاروان. سەلام و ڕەحمەت الله. بەڵێ کاک کاروان. ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکە سپاس دەکەم کاک کاروان. کاکە دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم. سپاس بۆ بەڕێزت.
زۆر سپاسان دەکەم طبعا بەحر بە هەرامەتی ناوی هەرگوێشمە دێ هەر ئیوەی نێ باسیشی بکەیت بەس دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاسان دەکەم ئەوانەی بخۆی کۆمەڵێکن ئەوانەی لەگەڵیان بن دریان بۆ شتانەتون دەبی قەلبیان پێ دەچی لە بۆی لێیان تێک دەچی دڵنیاش بە هەر لێیان تێک دەچی لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر ئەوڕۆ ڕەشوڕوتە لەبەرەوەی ئەو دوو بنەماڵە ئەو دوو کۆمپانیایە دەستیان بەسەر داهات و ملک و خاچی ئەو کوردستانە داگرتووە ئەوەی یەک دووهەمینی برام ئەو عالەمە بشی تێر ئاگای لە برسی نییە بڕابکە کاکاروان ئێستا ئەو نەفەرەی تەلەفۆنی کرد بڕابکە لەوانەیە کری خانی پێ نەدرێت لەوانەیە ینی نان نەبێ بخوا بەڵام تۆ سیرکە بیر ناکاتەوە لە ژیانی خۆی مشکلەکەی ما یەک شتە برای بەڕێت بەخۆی هەتا نەگەڕێنەوە بناغەکەمان بتەونەکەین بە ئیسلام دڵنیا بە ئەمریکا ئەوانە ئەمریکینە لەبەرەوەی ئەمریکاش دژمنی ئیسلامە بڕوابکە هەر ئەوها سەوساوە دەبین لەبەر ئەوەی ئەمە ئیسلامەکی بێناوەڕۆشین لەبەر ئەوەی ئەوانە ژەها غەدرمان لێ دەکەن ئەوانە پیاوی ئەمریکاینە دڵنیا بە هەر هەتا هەمومان بەجددی مانای لا ئیلاහ نەزانین ئەوانە ئەو هەستەمان لێ دەکەن باڵێ دەستەکانت خۆش کاک کاروانجان زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ دەبێ ئێمە لە هەرێمێکی دەوڵەمەند دابین بەڵام لە هەموو شتێک قەیران بێ قەیرانیش بۆ شێ تەنها بۆ کەسی هەژار بۆ کەسی نەدار بۆ کەسێک کە دڵسۆزە بۆ ئەم کوردستانە بۆ کەسێک کە خەمخۆرە بۆ ئەو کوردستانە بۆ کەسێک کە شەهیدی داوە خەباتی کردووە خوێنی ڕشتووە ماندوو بووە لە هەموو حاڵەتێکە ئەو لە پێشەوەیە بەڵام دەبینین لە ئێستادا کاگی یوسف لە هەولێر بەڵێ فەرموو ئەو کاتت باش بە قوربان باشی بەڕێزم سەلامەت یاخوا وەڵاهی بەڕێزم ئەوە زەینسیە ئەوە ڕۆژ هەڵبژاردن دیاری هیوادارم بەرنامەکەتان بەردەوام بی لەسەر ئەو لە هەردەی بڕواتن حتا هیوادارم تەلەڤیزیۆنەکانی ئەو دەوانی خۆیان بە معارەزەش حەقیقینە ئەو بەرنامە پێستان سۆرانە دابنێن با خەڵک قسەشی کرد قسەشی خراپێکی کرد با کام مشکلێ نیە دەوا خەڵکە هەموو قسەش تێدایە بەڵێ بەس زانسیا من بەڕاستی ینی دەماوێت باس تێکستان لێ بکەم ئەگەر بێت عقوبەتی هێنم بە قسەی من بکاتن پرۆژەم هەیە هیچ پێویستمان بە بەغدای پارەمانەوە بنی بەڵام توانین پارێ بێنە بەغدایە لەسا ئاو لەسەر تڕم بێنەوەی بە بنزین و ئاویستان بە غاز و ئاویستکاتن بە زۆر کە دۆستی ژینگێ تڕمبێری کارەبایی باشترە لە بۆ ژینگەی عقوبەتی هێنم هۆندە بە قسەم ناکاتن دێم ئەوەی لیزەش دابنێن لیزەشیان دانە تەعانیان بە ناحەق لێدایە بە غەدر لێدایە قسەم لەگەر ناکەن جیم لێ ڕاناگرن ئەگەر بێتەوە جیمی ڕابگرن پێویستمان بەغدا هەناگرن ئەسڵەن پێویستمان بڵێ بەدەوانە دژمنی ئەو میلەتەینە ئەوانە بەکەیژیا و نۆکری بێگانەدا هەدەیانەوێ بێگانە لەسەرمان فەزلی هەبیت نەگەمە فەزلەکمان هەوێتە بێگانە شیعمی دایتە من ئێستا ئەوانە غەدم لێ دەکەن خیانەت دەکەن خیان لەگە ملەتی کورد دەکەن لەگە ئیسلامی دەکەن لەگە هەموو شت دەکەن بۆخۆیان تیرۆرەسن نە بە خەڵکی دێن تیرۆرن باڵێ دەستەکانت خۆش کاگیس دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان بەپێی ئەو زانیارەی کە من لامە هەموو دەی مانجێک ینی پێشی هەموو مانجێک کە پێشی دەی مانگ دەبێ لیستی هەموو وەزارەت و هەموو دەستگا و هەموو داوائرێکی ئەم هەرێمی کوردستانە پێشی دەی مانگ دەبێت لیست بگاتە وەزارەتی دارایی یعنی کە پێشی دەی مانگ بگا با چەند ڕۆژێکی پێ بچی بۆ تەدقیق و تحقیق و بینەوە بەردا دەبێت ڕەوانەی بەغدا بکرێت بەڵام ئێستا فەرمەوە 26 مانگە یعنی ئەگەر هەرچی دام و دەستگای ئەم هەرێمی کوردستانە هەیە پێشی دەی مانگ لیستەکانیان ڕەوانەی وەزارەتی بەڵێ کاک عەبدوڕەحمان سڵاوی خوارد لێ بێم کاتت باش کە بەڕێز سڵاوی خوا لە خۆت و ئیدارە و ساف و سپاس بە قوربان سپاس کاک عەبدوڕەحمان
کاک عەبدوڕەحمان بۆچی هەندێک لەوانەی کە تۆ بەرگریان لێ دەکەی بەڵام ئەوان لە حاڵی لاوازی خۆیان دێن هێرش دەکەنە سەر ئەو کەسانی کە دیفاعیان لێ دەکەن؟ آخر ما مثلا نيزا قلت لها احتلال العقل أخطر من احتلال الأرض وتداتي سردني عقل قلق ترسل لدادير سردني خاص لو من يستعمر العقول استثمر الحقول حركتي بتواني كان دادير كأربو سيد أخوة أو زاو قلت راشا أواني صادوا آزاد كان يزوتر لخو هلطان كان يزوتر لخو هلطان أستاذي بريو وجو رفاتيش لسر أو موضوعي نام يزور كاتل بيسران بجرم زورا نفس الدبراي خوم دوين أستاذي بريو الله طبعا أنا نام توصل معنا بله بله جملتك يا عبد الرحمن الشرخصة تطر موبايلك بله طبعا صار ما عنده الزمن نازانم بۆ لە تەلەفۆنی کاک عەبدوڕەحمان یاوای لێ دێ والله بس ختام موبايلك ختام الشبكة تۆزێک نازانم دوورکەوە لە تەلەڤیزۆن نازانم بڵێم چی رادیۆیە تەلەڤیزۆنە چ لایە راديو اسبانية تلفزيون اسبانية بس منطقة كلها بس خرافة جهاز خرافة هەمووش دەسمان باش طبعا صح بەڵێ صعب قلت له صعب وعظم حاجة أجر لحر ما صغر موسى ما شريدة كاتسان صغر دوما لحر ما أجر نصف مليار بدري أو تريليون أكو أصف مليار دينار تقسيم ذكره أو متعمدة أبقى بغداد برسية خمس چونك بغداد خاون عسكرة خاون إمكاناتها خاون سلاحها أجر بغداد خوي حصي لو وضعي نبي قد قناعناكم هذا بيدنجيها البزيري قوامه شريك ابن نصف جارك أو قسم كدو بارين هاكم هوان ابن اللي يصير بيك هو داعة سيد أخوان آخر سنوية المرء لا يترك أخلاقه حتى يوارى في ترارمته واعتمره وهذا الروح استخي نايمي خطان ننزلي غلطات أو ده بروات هذي بروات هذي فلو كان عارفا هي نعم للجوع قال الركوع وتبط يزيد نعم بوطمانوا إما نعم بوطمانوا دەستەکانت خۆش کاک عەبدوڕەحمان زۆر سوپاس وەڵا مەسەلەی بەغدا لێرە شەفافتر نییە لێرەش پاکتر نییە بەڵام بۆ دەبێ ئێمە خۆمان بە بەغدا بەراوردکەین بۆ نابێ ئێمە خۆمان بە وڵاتانی پێشکەوتوو یعنی سنگافورەك ئەوەندە تەمەنێکی دوور و درێژی نییە بەڵام فەرموو بۆتە تقریبان یەکەم وڵات لە جیهانە لە ئابووری بڕۆ سەیری ئەندەنوسیاکە بڕۆ سەیری مالیزیاکە بڕۆ سەیری ئەو سینە ملیارێک و نیوە هەمووی ماوەی چەند ساڵێک کە بەڕاستی خەریکە پێشکەوتنیی زۆر گەورە بەخۆیەوە دەبینی خەریکە ببێتە هێزی یەکەمی جیهانی لە ڕووی ئابووریەوە کاک مححمود فەرموو بە قوربانە دەهۆکەوە سڵاوی خوارد لێ سوپاس بە قوربان کاک مححمود والله ما مستوى حقيقة كموتي حكومتي حريم كردستان موتي فرمان بران لا تقول فردنا فقط حقيقة زيادة بالطبع عند الحلقة تلاعبي بحضرات موتي فرمان بران هروها كقضية كحكومتي بغداداني حكومتي هاي بزيدة كتو قدل دكتو وحقيقة ديار بوا لما أنا توانيت موتي فرع كتو له بغدا ما بسكها بله ما بسكها بله جان حقيقة أنا هروها التفسير لا ولو موضوع برنامج شباب التفسير الانتخاب نجحت النبي توها چۆن؟ ئەلو دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس
بەڵێ بەڵێ بۆ مەسلەی موچە بۆ مەسلەی بژێوی ژیانی خەڵک لە هەرێمی کوردستان ئێستا زیاد لە 300 پاڵاوگا کە نەوتی ئەم هەرێمی کوردستانە دەپاڵێون و هەندێکیان دەینێرن بۆ دەرەوە و هەندێکیان لە ناوخۆ دەیفرۆشن ئاخر 300 پاڵاوگەی نەوت بەڕاستی کەم نییە ئەم داهاتە زەبەلاحە بۆ چێ دەڕوە باشە ئێمە 26 دەواازەی سنووریمان هەیە چواری فەرمیە دوانی نافەرمیە 20 بێداکو باوکە تۆرە سیر کە لەو کارە ساتەی 20 دەواازەی سنووری هەیە لە هەرێمی کوردستان نە لە هەرێمی کوردستان تۆمارکراوە نە لە حکوومەتی عراقی تۆمارکراوە خۆ دەزان لە چێ تۆمارکراوە نییە لە باخەڵی بەرپرسانی هەردوو لا تۆمارکراوە هەندێک بەرپەرس هەموانیش نە ئەگەر هەرێمێک لە هەرێمێکی ئاوا بچووک 20 دەواازەی سنووری کە نە لە هەرێمی کوردستان تۆمارکرابێ و نە لە حکوومەتی عراقیش تۆمارکرابێ تۆ دەبێ چ شتێک بەو دەواازانە داهات و چۆ بکاو وە چی پێدا بێ ئەوە دامانە 4 دەواازەمان هەیە کە بە فەرمی دانی پێدانراوە لە هەرێم و لە بەغدا با بڵێن لەوێ کاکە شتی ڕسمی دێ شتی تا حدێک کوالەتی کۆنتڕۆل دێ تا حدێک چۆن دەڵێ بە ئاگاییەوە هەندێک شت لەوێ دێ دوی نافەرمی هەیە بەس حکوومەتی هەرێمی ئەترافی پێکردو بەڵام لە بەغدا ئەتراف پێ نەکراوە ئەوەش تۆزێک بەڵام وەرە تۆ 20 دەواازەی سنووریت هەبێ لەگەڵ سووریا لەگەڵ عراقا لەگەڵ سووریا لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران 20 دەواازە ئەم 20 دەواازەیە کە نە حکوومەتی هەرێم ئاگایلەتی وەکو حکوومەت نە حکوومەتی عراقیش بەڵام چەند پەرپرسێکی چاو جوان ئاگایان لێ و پارەی ئەو دەواازە سنووریانە بۆ باخەڵی ئەوان دەڕوا و خوا بەخۆی دەزانێت چ دەبێت لەو دەواازە سنووریانە ئاودی و بێ و چ بێ و چ بڕوە هەموو ڕۆژێ لەبەر چاوی خۆتان دەبینن بە سەدان و بە هەزاران تەنکر لە هەولێر و لە سلێمانی دەڕوا لە بۆ ئێران و لە بۆ تورکیا شتێک نییە و معلومەیە شتێکی عجایب بێ من لام بێ و کەس نەزانێت بەبەر چاوی خەڵک دەڕوا پارەیەکی خەیاڵی ڕۆژانە باز و ڕسوماتێکی خەیاڵی لە بازگەکان وەردەگیرێ باز و ڕسوماتێکی خەیاڵی لە فڕۆکەخانە و لە دام و دەستگا و لە دەوایرەکانی ئەم هەرێمی کوردستانە وەردەگیرێ بۆ چێ دەڕوا ئەم پارەیە چی بەسەردێ ئەو ڕۆژە شتێکم بینی دەڵێ تەنها لە یاریەک لە دوو یاریە لە هەرێمی کوردستان لە شەو ڕێژەکە 5 ملیۆن دۆلار لە قمار خەرج کراوە لە قمار سەرف کراوە 5 ملیۆن دۆلار ئایا ئەو 5 ملیۆن دۆلارە لە شوێ هات ئیچەیە ئەگەر کابرایەک بە عارەقی نوچەوانی پارە پەیدا بکە ئامادە نییە پارە لەسەر قماردا بنێ کەچی لەو لاشەوە خەڵکیان مەشغوڵ کردووە ڕۆژێ بە دەردێک و ڕۆژێ بە کارەساتێک و ڕۆژێ بە نەبوونی شتێک و ینی هەر ئەمڕۆ کارەبا بە یەک جاری کوژاوە لەبەرەوەی لە کۆرمۆر غاز وەستاوە نازانم چی ئێکەی دێتەوە وتیان 2 سعات دوای ئەوە دێتەوە بەڵام نەهاتەوەش لەوانەیە لە 3 بە دواوە بێتەوە بەڵام ئایا هاتەوە 33 ساڵە ئەم هەرێمە دەسەڵاتی لەبەردەستە 33 ساڵە خەڵک هاوار دەکات دەڵێ کارەبا و ئاو چاکەن 33 ساڵە خەڵک دەڵێ ڕێگاوبانەکانمان بۆ بکەم بە ڕێگاوبانی ینی باش تاوەکو چیتر خەڵک نەبێتە قوربانی دەسەڵاتدارەتی ئەم دوو دەسەڵاتە 33 ساڵە وای کردووە دەبینن هەرماوە ماوە مەجموعەیەک دەبنە خواردەمەنی قرشەکانی بەندەرەکان و یاخود ئەو دەریاکانی ئیتالیا و ئیجە و یۆنان و نازام شێوچوێ یان ئەو بەحری دەریای ئینگلیز و ئەو شوێنانە
ئەگەر دەسەڵاتێکی شەفاف هەبێ، ئەگەر عەدالەت هەبێ، ئەگەر کەسابەت هەبێ، ئەگەر زیاد لە 300,000 کرێکاری بیانی لێرە نەبێ، خەڵکی خۆمان جێ بگرێتەوە ئەوە 300,000 بەس بیانی لە عەرەب گەڕێ و عەرەب هەر لەگە هیچ زانیە. باشە ئەگەر عەدالەت هەبێ هەرێمێکی ئاوا بچووک دەوڵەمەند دەکرێت خەڵکەکەی ئاوا سەرگەردان بێ، خەڵکەکەی ئاوا دەربەدەر بێ، خەڵکەکەی بێتە خواردەمەنی ماسی و قڕشەکان لە دەریاکان، خەڵکەکەی بێ بە خزمەتکار لە وڵاتان، خەڵکەکەی چاوی لە دەستی بەغدا بێ، ئەو بەغدایە کە پڕیەتی پڕاوپڕە لە گەندەڵی. باشە تۆ وەرە ئەو گەندەڵیانەی کە لە عێراق هەیە بە پێی حەجمی خۆی سەیری کەی بەراورد بە هەرێمی کوردستان زۆر گەورەیە. بەڵام ئێمە بۆ دەبێ گلەیی لە بەغدا بکەین، بۆ دەبێ گلەیی لە تورک و لە فارس و لە ئێران بکەین و لە عەرەب و لە عەجەم بکەین، لە تورک بکەین. بۆ با ئەمە گلەیی لە خۆمان بکەین، گلەیی لە دەسەڵاتی خۆمان بکەین. ئێمە دەڵێن با ئەم دەسەڵاتە بە شێوازێ حکم بکە، عەدالەت بەرپا بکە. ئایا ئەمە قسەیەکی خراپە؟ کە بڵێن کاکە بە ئەم دەسەڵاتە کە دەتوانێ بۆ نایکە، ئەگەر شتێک دەتوانێت ئەم دەسەڵاتە نەبێ خەڵکی داوای لێ ناکە. بەڵام هەموو خەڵک دەزانێت کە چ پارەیەک لەم هەرێمی کوردستانە هەیە و چ خەڵکێک لە بنباڵی ئەمانە بە ملیارەها و بە ملیۆنەها دۆلاری پەیدا کردووە. بۆ خەڵکێکی کەم ببێ بە خاوەنی ملیار و ملیۆن دۆلار، بۆ خەڵکێکی زۆر ئێستا لە هەرێمی کوردستان یعنی چاوی لە دەستی خەڵک بێ. کاک سەفین لە هەولێر فەرموو بە قوربان. الو بەڵێ گیان. ئەم کاتە باش. سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام. ئەم کاتت باش بە قوربان. کاتە نوەرجیان دەڵگاتی خوا ئەم قسانەکەم یعنی من ڕێز و حرمەتم بۆ ئێوە ئێنارتی کێمێن، بەڵام وەڵڵای حکمی مار بەدات بەخوا ئەمانە تا سەریان پان نەکەیتەوە، وەڵڵاهی حک شۆڕەتی بەچەکەوە نەچیتە سەریان، وەڵڵاهی ناڕۆژ. ئەوە ئەمڕۆ تۆ زێنیە سەرخۆش بوونەوە جانیان ناوە بەم انتخاباتەیە، یعنی ئاگایان لە خۆیان نییە، هەمووی لا ئیرادی خواوە ڕسانی کردووە، ئاگایان لە خۆیان نییە. بە قوربان وەڵڵاهی من دام ناوە بیستی دەست نییە عەبخەلێک دروست دەکەن، حکمی مار بەدار ئەمانە ئەبێ سەریان پانکەیتەوە بە چەک شۆڕەشێکی چەکیاری هەموو لایەن و حزبەکان هەمووی بین بەبراییەک نەجاتمان دێ تاکە نەجاتمان دێ. وەڵڵاهی تووشی نەفسی بوومە من. بۆ وا دەکەن ئەمانە بۆ ینی تێر نەبوون کاکە نەبووشڵمانن دەوشدانیانێ نەخوا ئەناسن، یعنی وازانە دنیا ئەو کاتێک یاداژن بەس بڕیان بەسەر بۆ شۆڕن. والله هذا لا أمن سورك خراب ريال ليه والله بداخل إخوي جور أخويا زانيت يا كا إن الله مع الصابرين، إن الله سريع الحساب شديد العقاب. أبيد إن شاء الله هم بالرجاوية. والله خلق قليل خلش ذكرى كخلق يعني بون من نهار إستاك بون من كامر راجع اندرا كاك سفين بون من كامر راجع اندرا بيستي دا هالبجاردن ذكرى بابزاني خلق سيدك خلق آية أواني لبير دمينه أو هم درد سريع كده يبيني والله الذي يا مشيت معناه إيه من نبى شرين نبرو في نمسلمانين والله واه بله زور سپاس أنا دستكان خوش بقربان زور سپاس كاك سفر زور سپاس بقربان زور سپاس رزداري يعني من دەمەوێت بڕاستی ئەوەتان ببیر بێنمەوە هەموو گلەی دەکەن هەموو باسی ئەوە دەکەن کە ئەم دەسەڵاتە ناعەدالەتە باشە بابزانین کە بیستی دا هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمان بەڕێوە دەچێت بابزانین گلەییکردن دەگۆڕێ بۆ کردار بابزانین ئایا ئەم گلەیانە لە گلەیەوە دەگۆڕدرێ بۆ کردار و لە ڕۆژی دەنگدانە پێیان دەڵێن کە ئیدی تەواو ئێمە دەنگتان پێ نادەین 30 ساڵە نەتاندوانی خزمەتی ئێمە بکەن کاک ئەحمەد لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش عەلەیکوم ئەسسەلام چۆنێک باشی بە قوربان ئەحواڵ باشە ئاز دەگەم کاکەنەوە
أدو باسي وندا باسي عدالة كي باسن مجمع ملتي أما كي عدالة بيستوا ئەجا خۆ کاک ئەحمەد وەڵاوەش پرسیارە هاي كاكا أنور گیان بس أنا هاي ما دس مال القرآن هلقت ولا مزجوت هلقت ولا ديمقراطي كوتي كابزانا ديمقراطي تسودك مال ديمقراطي تسمعوا آخر سال 2 سال 3 سال بداخل إذا ما رازقوني أجر رازقوبين عبي بلين ملتي أمام ملتك دروزين واستختشيا حاشك يعني أما ناكري بيكزر ها لأنه كوانيك ضربك بس ترحموا ملت دابينين بلام بله من ناتو أنا بلين هاوي بل هلا برا أمريكا وما إسرائيل والجلاكة هالشي باسو خراب هالحياة بلان برا برد من أو ملتا مستحقة شيء بك بو لبرا وي بيدنجا لبرا وي بيدنجا لبرا وي بغياتا نعلم هاوي دوالي بردناكا بلام زوريني خشي ما لقرب عدالتي برا برد إما كي بحث عدالتك إما هر علين زورينا وكامينا إما زوريني بزور بخورتي بظلم يجيشتي ملتي امام ملتك دوا كوتوا بداخل من سيما بدرو اسنا مزقود بترو لوي سكن بدرو اسنا حد هيك حكومات عايبينيا حجرة كان عايبيانيا من اتوانم بليم حتى اتوانم بليم بارتي هيك او عند خراب نبن باز قالين خراب فادنا او ملتا خراب او ملتا تيسا اگر بشاركت هلا خزمتي والله بسيار سبي كاك احمد جان يعني درفد لبيش خلق اگه خلق بتواني بخبر بيونيا براي بارزم ايما ابي متجلك جرغوتم ايما ابي فرهنجي خومان بغورين كالتوري خومان بغورين واصله ويبي او حكومه خرابه وحزب خرابه لبرو تماسي تاريخي عراق بتوسد 6 سالك عراق دامزغه لا وقت ايما علي او حكومه خرابه او برو ملت خرابه يتر صفاسانا كم ستساوم كاك احمد جان ستساوان بقربان والله خواي پروردگار بنص آيات قرآن ده فرمي من لهيس قومك ناقورم تا خويان لخويان ناقورم او ملتا دبي بخبر به اگر همو او ملتا باش به سرکردي باش دبي ولاد باش بره ودسي عدالت دبي بگومان دبي امي ملت بخومان دارسينوا دستكان خوش كاك احمد جان زور سپاس دكم بحقت يعني ئەوەی کە من ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەشەوە ئەوەیە کە ئەگەر باوچێک لە ماڵەوە توانای دارایی نەبێ توانای دارایی واتە پارە و پول و سەرۆت و زامانەکەی بای ئەوەندە نەبێ باوەڕ کە ماڵ و منداڵەکەشی گلەی لێ ناکەن بەڵام ئەگەر هەی بێ و خزمەتی ماڵ و منداڵەکەی نەکا بێگومان گلەی لێ دەکەن حکومەتی هەرێمی کوردستان کاتێک لە سەرەتای ڕاپەڕینەوە نەیبوو کەس گلەی لێ نەدەکرد بەڵام ئێستاکە گلەی لێ دەکرد لەبەرەوەی هەیتی